وەزعی سیاسی کەرکووک و دۆخی ئەمنی کەرکووک بەڕاستی بۆ کورد باش نییە. خەڵکی کورد ئەتوانم بڵێم ئەکسەریەت لە وەزعی کە لە کەرکووکە هەر نیگەرانن، بەڵام هیچ دەسەڵاتێکیشیان نیە بەداخەوە کە ئەوەی کە ڕوویداکە لە کەرکووک. خەڵک پێشببینی ئەوە ناکرد، چاوەڕێ ئەوەی ناکەی کە کورد دوای ئەوەی کە بۆ ماوەی زیاتر لە 4 ساڵ هات ئەو شارەی پاراز بە سەدان شەهید درا، زیاتر لە 7 جار داعش پەلاماری ئەو شارەیدا، خەڵکی ئەو شارە هەموو بە چەک و بە خوێن بەرگریان کرد، توانیان کەرکووک بپارێزن. ئەوەی کە ئێستا ئەبینرێت لەو شارەیە هێزی ئەمنی تەنها لە نەتەوەیەکە، بڕیاردان تەنها لە نەتەوەیەکە، مەلەفی ئەمنی هە تەنها لای نەتەوەیەکە، مەلەفی سیاسی، مەلەفی عەسکەری، حاکمی عەسکەری، ئەمانە هەمووی یەک نەتەوە بەڕێوە بە. ئەمە بۆتە جێگای نیگەرانی خەڵکی ئەو شارە. ئەو هێزانی کە لەو شاریان بە نسبەت خەڵکی کەرکووکەوە نامۆن کە زۆربیان خەڵکی ئەوێنین شارەزایەکی ئەو تویانە، زیاتر هێزەکان لە ناو شارا کۆکراونەتەوە کە لە کاتێکە ئەوە هێزەکان بچێتە دەرەوەی شاری کەرکووک، بچێتە سنووری قەزای حەویژە، ناحیەی زاب، ناحیەی عەباسی، سیسیلەی شاخی جەبەل حەمرین، بچێتە وادی زەرگە لە بەرەوەی ئەو شوێنانەیە ئێستا داعش هەیە، داعش لەوێ جم و جۆڵی خۆی هەیە، داعش لەوێ خۆی ڕێخستووەتەوە. ئەبووە ئەوان بچونایە لەو سنوورانە، ئەوان هێزەکانیان زیاتر لەو سنوورانە بووایە، بەڵام ئەوان زیاتر هێزەکانیان لەسەر مەترقە کوردیەکانە. ئەمە بۆتە جێگای نیگەرانی و لە هەمان کاتیشا کۆمەڵێ گەڕک هەیە کە لە دوای 2023ەوە ئەو گەڕەکانە ئاوەدان کرانەوە کە و ئەرزانە هەمووی زەویانە لەلایەن پارتی و یەکێتیوە بڵێنیان لەلایەن نیژنی ئاوارەکانەوە درا بە کورد. ئەو گەڕەکانە تاکو ێستا لە کۆمەڵەشتی خزمەتگوزاری بێبەشکراون وەکو پێویست نین، بەڵام لە هەمان کاتە خزمەتگوزاری کە ئێستا پارێکی زۆر بۆ سنووری کەرکووک سەرف کرابوو لە ساڵی ڕابردووە، ئەو پارێ زیاتر لە مەتیقەیەکا سەرف کرا، لە شوێنێک کە سەرف کرا کە زیاتر هینەتەوەیەکە. ئەمە جێگای نیگەرانیە لە مەسەلەی تاعینبوونی بە هەمان شێوە ڕەچاوی مەسەلەی نەتەوەکان نەکراوە. ئەمانە وای کردووە کە خەڵک نیگەران بێ لە وەزعی کە لە کەرکووکە هەیە. ئێستا پۆستانەی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دیارە ئەگەر لەوە دەست پێ بکەین پارێزگاری کەرکووک یەکسەر دوایەوە ڕاکانجبووری ئەو پۆستی پڕ کردەوە، دوایەوە پۆستی ئەنجومەنی پارێزگا بۆ ماوەیەک پەکی کەوتو بوو، دوای ئەوە بوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە ئەو ئەنجومەنی پارێزگاکانیش ئیلغا کرایەوە. دوو قایم قام هەبوو لەو شارەیە کە هەردووکی بەدەست کوردەوە بوو. ئەو قایم قامانە ئێستا لەلایەن نەتەوەکانی ترەوە پڕ کراوەتەوە، بەدەیان پۆستی تری ئەمنی لە پۆلیسی کەرکووکا کە پێشتر بەدەستی کوردەوە بوون کە زۆر گرنگ بوون، بۆ نمونە پۆستی بەڕێوەبەری هەواڵگری کەرکووک، پۆستی بەڕێوەبەری ئەمنی وەتەنی کەرکووک، مدیرەتی کۆمەڵە شوێنی ترکە گرنگ بوون، مکافحەی کەرکووک کە ئەمانە پێشتر هەمووی لای کەرکووک بوون، لای کورد بوون، ئێستا هەموو نەتەوەکانی تر ئەو پۆستانەیان پڕ کردوێتەوە، هیچ پۆستێکیانەوان بە بەتاڵی نەهێشتوێتەوە. بگرێت دوای 16 ئۆکتۆبەر کە کۆمەڵێ خەڵکی کوردیش لەو شوێنانە کە مابوونەوە ڕەشیان نەکردو بوو، هەمووی بە بیانووی جۆراوجۆرەوە لە بەغدا لادران و خەڵکی نەتەوەکانی تر خراوەتە شوێنیان، هەر یەکە بە بیانووی شوێنێکەوە. ئێستا وەزعی کورد دەڕووی پۆستەکانەوە بەڕاستی لە کەرکووکە خراپە، زۆر پۆستی ئەمنی ئیداری سەربازی ئەمانە لە کورسدراوەتەوە دراوە بە خەڵکی تر. وڵات بێ پرسیارە لە پارتی و یەکێتی بکەیت کە بۆ ڕێناکەون. بەداخەوە ئەو کێشە و مەشاکیلانی کە لە بینی پارتی و یەکێتی هەیە کێشە و مەشاکیلێکی قوڵە بەڕاستی و دووەمین لەسەر مۆزوعی کەرکووکە کە دوای ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەرە ڕوویدا، دیارە تاکو ئێستا پارتی و یەکێتی بەڕاستی لەسەر مۆزوعی کەرکووک دڵیان بەرامبەر بەیەک پاک نەبووەوە لەگەڵ نەک لەسەر ئاسی کەرکووک. تا ئێستا ماوەیەوە 6 مانگێکە خەڵک چەند جارێک ئەمان ئەم دوو حیزبە مەوعیدیان دانابووی کە کۆبوونەوە بکرێ، بەداخەوە کۆبوونەوەش نەکرا. کێشەکان ئێستا زۆر سەخت بووەوە و ساڵی 64 و 63 لاتووە کە ئەو کە خەڵک باسیەکە کە باسی باڵی جەلالی و مەلاییەکە. ئێستا کێشەکان زۆر لەو کاتە خراپترە. ئێستا ئەوەی کە هەیە لە ڕێگای سۆسیالیزم میدیا و لە ڕێگای کەناڵەکانی تیڤ و لە ڕێگای ڕۆژنامەکان و ئەوەی کە کورد بە یەکتری ئەڵێ، ئەوەی کە ئەمان یەکتری پێناشرینەکەن، بەڕاستی نە تورکیا و نە عێراق و نە سووریا و
نە عێراق و نە ئێران هیچ پێویستیان پێ نیە هیچمان پێ بڵێن بەس ئەوانەی کە خۆمان بە یەکتری دەڵێن ئەوان ئەمانە کۆ بکەنەوە لە مستەقبەل ئامانە بدەنەوە بە چاوەڕوومانە بەسمانە ینی هیچ نەماوە کە بە یەکتری نەوترا بێت خەڵکی کەرکووک بەداخەوە تۆ گە سیر بکەی کەرکووک شارێکە وەکو عێراقێکی بچووکراوە وایە لە ڕووی پێکهاتەوە مەسە بودیانەت و نەتەوەکانەوە کە هەموویە شارێکە دەوڵەمەندترین شارە لە ئاستی ئەتوانین بڵین عێراقا بەڵام ئەگەر بچی سەیری بکەی ئێستای بینی ئەتوانم بڵم خەڵکەکەی لە ئاستی فەقیرترین مەحافەزەکانان کە بەداخەوە کە هیچ نەکراوە ئەمە جوزئێکی ئەگەڕێتەوە بۆ ئەو کێشۆ مەشاکیل و منافەسانەی بینی پارتی وێکێتی بەڕاستی تاسیری هەبووە بەڵێ لە دوای ئەوەی کە داعش کە هاتە سنووری پارێزگاری کەرکووک کە ئەو کاتە هێزەکانی پێشمەرگە هاتنە کەرکووک کە نەوتی ئاوانە و بای حەسەن کامە حکوومەتی هەرێم بە حساب لەلایەن پارتیوە سەرپەرشێکرا نەوتی باجوان و ئیدریس خەباس و باقی شوێنەکانی ترکە کۆمەڵە شوێنی تر بوون ئەمە کەوتە ژێر دەسەڵاتی یەکێتی چەند جارێک کێشە مەشاکی لەسەر ئەو بیرە نەوتانە دروست بوون هێزی پێشمەرگە بوو بەڕوو یەکتری وەستان هێزی ئاسایش ئانی ناخۆش بوو بەڕاستی تا ماوەیەکی زۆر خەڵک هاتە سەرجادە خۆ پیشاندانی کرد لە ڕێگای پەرلەمانتارەکانەوە کۆمەڵە تەسریحی جۆرا و جۆر لەسەر مەسەلی ئەو بیرە نەوتانە و لەسەر داهاتی ئەو نەوتانە و لەسەرەوانە دەدا ئەوە شەو نەتیجەکەی بووکە بینیمان وی ئەمە ئەگەڕێتەوە بەڕاستیە با کێمەی بکردایە یەک پارێزگاری کەرکووک ئەوە دەوری ئەساسی لە مەسەلیا ببینە دوو ئەنجومەنی پارێزگا کەمە ئەمجار ئەگەڕێتنەوە بۆ پارتی وێکێتی ئەوە پارتی وێکێتی دیژنەیەکی عولیایان هەبووە لە ئاستی مەکتەبی سیاسیە بەس بۆ دیراسەکردنی کێشۆ مەشاکیلەکانی کەرکووک بۆ چاوپێکەوتن لەگەڵ خەڵکی نەتەوەکانی تری کەرکووک کە ئەمان هەستان دامی کۆمەڵی خەڵکیان دروستکی وەکو خەڵکی کانتۆری لە نەتەوەکانی تر دامیانەکردن لە ساز ئەمانە بکەن بە وجەها ئەمانە تەور و تەسیریان هەبێت لەسەر عارەبیا لەسەر تورکمان بەڵام مۆزوعەکەوانە بوو بە ئەکسەوە شکایەوە ئەمان نەهاتن لەگەڵ قوتبەکانە ئەو تەنسیق و هەماهەنگیە بکەن ئەو کێشۆ مەشاکیلانی کە هەیە چارەسەری بکەن داوا و پێداویستی و پێشنیارەکانی عارەب و تورکمان و نەتەوەکانی تریان گویانە بگرتنایە ئەوەی بکرایە بۆیان چارەسەر بکنایە تەمان ئەگەرەوە بکرایە وەزعەکە بەم شێوەیە نابوو گەڕانەوەی پێشمەرگە تۆ ئەبێ پێشگەڕانەوەی پێشمەرگە بێ ئیش بوو ئەوە بکەی کۆمەڵێ شت هەیە کە لەو شارەیە چارەسەر بکرێ یەک ئێستا کۆمەڵی هێزی زۆر لەو شارەیە هەیە هێزی حەشتی شعبی کە کۆمەڵی گروپن لەو شارەیان کە هەندێک لەوانە هەر هیچ ئەوامرێک لە حکوومەتی مرکزی ژوەر ناگرن دوو هێزی دژە تیرۆری لێ هێزی دیوای ڕێز جمهوری لێ هێزی جێشی عێراقی لێ پۆلیسی فیدرالی لێ ئەمانە زۆر لەم هێزانە ئەوامر و تەوجیهات لە سیاسەکانیان لە حیزبەکانی خۆیان یاخود لە خەڵکی تر وەرەگرن مەلەفی ئەمنی و سیاسی و عسکەری و حاکمی عسکەری و ئەمانە ئێستا کەرکووک بەڕێوابن لیوایەکی پێشمەرگە بگەڕێتەوە بچێتە قەرەچۆغ یاخود فۆجێکی پێشمەرگە بێتەوە بچێتە باجوان ئەمە چی لە مەسەلەکە ئاگۆڕێ هیچ لە مەوزوعەکە ناگۆڕێت تو ئەبێ ئیش بۆ ئەوە بکەیت بەڕاستی خەڵکەکەی خۆت بنێریتەوە کەرکووک وا بکەی لە بەغداوە کۆمەڵێ فشار دروست بکەیت کە دەسەڵاتی کورد لەو شاریا هەبێت ئەو پۆستانی کە بەدەست کردەوە بوون لە کورد و جیراون بگەڕێتەوە بۆ کورد ئەبێ شکۆ بۆ کورد بگەڕێنیتەوە ئێمە بەداخەوە ئەمە نەکراوە تا ئێستا و من قەنەعەتی خۆشمە ئەمەکایڵم وە سێ ساڵیش وا بۆ سێ ساڵیشە چێ زۆر تەسیلە لە سەرگەڕانەوەی پێشمەرگە درابەوە شوێنانە من ئەو کاتە شەروتم وتم بە ئاسانی ئەوان قوبوڵ ناکەن هێزی پێشمەرگە بگەڕێتەوە ئەو شوێنانە دەبێرەوەی ئەوان ئەو شوێنانیان وا حساب کردووە کە بە شەڕ گرتویانە بەوان قوبوڵیان یە جارێکی تر کورد لەو شاریا باڵا دەست بێت ئەوە ئیسفادەشیان کردووە لەو ناکۆکی کە ئێستا لە بینی پارتی وێکێتی و کووردا هەیە لەو تەسریحاتانە و لەو کۆمەڵە هەندێک ئەندام پەرلەمان کە لە بەغدا تەسریحاتەکانیان بە شێوەیەکە و لە کوردستان کۆمەڵە کێشە و مەشاکیل هەیە ئەمانە یعنی وایان کردووە هیچ نهێنیەکی کورد ئێستا نەماوە کە شاراوە بێ کە بەسیتری نهێنی هەبێت دوای سعاتێک ئەو نهێنیە لەلایەن حکوومەتی مرکزیە و لەلایەن دامودەزاکانی حکوومەتی مرکزیەوە هەیە و حکوومەتی مرکزی زۆر بە عەقڵانە ئیشی لەسەر ئەم مەسەلەیە کردووە کورد پێگەی بە قووەت بوو سەردەمێکە بوو کورد ساحێب بڕیار بوو من نمونیەکت بۆیەنمەوە ساڵی 2003 تیمێکی ئەمریکەکان تەلەفۆنیان بۆ من کرد
وتیان وەرە بۆ مەتار کە چوومە دەرگای مەتار سیارێکیان هاتووە بە دەرگاکە کە بە دەرگای مەتار کە چوم متەرجمیشیان لەگەڵ نەبوو لەگەڵیان ناسەر کەوتم چوم قاعەیەک بوو زۆر لەمە گەورەتر بوو کە دەرگای قاعەکەیان کردەوە سێرم کاک مەسعود بوو کاک نەوشیروان بوو مامۆستا سەلاحەدین بەهادین بوو کاک کەمال شاکر بوو هەموو قیادەی حیزبە سیاسیەکانم لەو قاعەیە بینی کە شتێکی زۆر خۆش بوو من ئەو کاتە کاتی نووسینەوەی دەستور بوو کاک مەسعود بە منی دوو تێگە لێرە بمێنینەوە شوێنەکەی وتێ هەیە بمێنێنەوە مەگەر بمێنێنەوە بەڵە شوێنەیە وتی نا تەلەفۆنێ بکەن بۆ شعبان با سیارەکان بێ کە گەڕاشتنەوە کاک مەسعود و کاک نەوشیروان و مامۆستا سەلاحەدین و ئەمانە کە لە سیارێکا سەرکەوتن و ئەمانە یعنی ئەمە خۆشیەک بوو کە کورد چەند تەبایە صاحب بڕیار بوو ئەیانتوانی کۆمەڵێشت بکەن بەڵام لەو بڕیارەوە لەو وەزع بە قووەتەی کە هەمان بوو کە عێراقمان دروست کردەوە کە دیفاعمان لە عێراقی کە کۆمەڵێ شت کرا هاتووەتە سەر ئەوەی کە ئێستا داوای موچە بکەین موچەمان بۆ نەدێرن ئەوەڵە موچە دێمێ ئەبێ هەزەن یێرمە دەواازەکان ئەڵێ قایمەی موچەمەوێ هەر ڕۆژی بیانوێکمان پێگرێ ئێستا مەوزوعی کەرکووک و نەوت و کێشەی پێشمەرگە و خاک و کۆمەڵە شت ئەوەی کە ئەمانە هیچ لە مەسەلەکانە لەگەڵ وەفتەکانە باسی ئەمانە ناکرێ ئێستا بەس بەسەدەی مەوزوعی نەوت و مەوزوعی موچەیە کە چارەسەر بکرێ ئێمە یعنی قەزیەکەمان ئەوەندە گەورە بوو ئێستا ئەوەندە بچووک بۆتەوە لە بەچاوانش ئەوانش هەر جارە بیانوێکمان پێگرن تەبەن بۆ ئەوێ شەروەهایە کەرکووکیش کە ئەما بینێ بەڕاستی بێ ئەمەدا بیست کۆمەڵی تریش بکرێ نەتیجەی نابێت ئەوان قوبوڵیان نییە پێشمەرگە بگەڕێتەوە ئەو شوێنانە ئللا ئەبێ کورد چاوەڕێ ئەوە بکا کە حەدەسێک بێتە پێشەوە وەکو ساڵی 91 یا 2003 یا 2014 جارێکی تر هێزی پێشمەرگە بگەڕێتەوە ئەو سنوورە ئەو تەسیحەکانی وەزارەتی دیفاع و سیاسیەکانی عارەب و کوتلەکانی عارەب و بەرپرسانی سەربازی وەزارەتی دیفاع لەگەڵ ئەمانەی وەزارەتی پێشمەرگە و ئەندام پەرلەمانەکانی ئێمە فەرق و جیاوازیەکی زۆر هەیە ئەوان ئەڵێن ئێمە داواکەین ئەمەلیاتی هاوبەش بکرێت یعنی شوێنێکە لە بینی پێشمەرگە و لە بینی جێشی عێراقیا چۆڵە هیچ هێزێکی لێ نییە هێزێک بچێتەوێنە لێ مهمەیەک بکاو بگەڕێتەوە ئەمان ئەڵێن هێزەکانی ئێمە ئەگەڕێتەوە هێزی پێشمەرگە ئەگەڕێتەوەێنە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە چەند جار ئێمە و خەڵک و بینەر و بیسەر و هەموو کەس گوێلەوە بووە هەفتەی ئایندە هێزی پێشمەرگە ئەگەڕێتەوە سیسیلەی شاخی مەلا عەبدوڵڵا ئەگەڕێتەوە مەتیقەی دووز ئەگەڕێتەوە مەتیقەی یایچی و ئەگەڕێتەوە مەتیقەی تازە و کوێ ئەمە بەس تەسریح و تەنها کۆمەڵێ خەڵکن بەس دەچنە سەر شاشەی تەلەڤیزۆن و هەندێک لە کەناڵەکانیش بۆی کە وەختەکەیان کە یەکێک بدۆزنەوە کۆمەڵی قسەی بریقەداریان بۆ بکەن ئەمانە بانگەکەن کۆمەڵی قساکەنوانە ئەجنە ئەوان ئێستا زۆر زەحمەتە جارێکی تر بیان بەو شێوەی جاران هێز بگەڕێتەوە ئەو سنوورە و لەو سنوورە باڵا دەست بێت تورکیا دەور و ڕۆڵی هەبووە لە 2023 بەدواوە تا ئێستا لە کەرکووکە لە ڕێگای جەبهەی توروکمانیەوە دەوری هەبووە چەند جار بەرپرسانی وەزیرەکانیان سەردانی کەرکووکیان کردووە تازەتری هەنگاو کە نیان ئەو بوو کە قەیسەری کەرکووک سوتا کە تورکیا هەستا ئەو قەیسەری تامیر کردەوە جارێکی تر و هێزێکیشان هەیە ئەو هێزە زیاتر لە 1000 کەسێکە بن بۆ مقەڕاتی جەبهەی توروکمانی و لە مەتیقەی یایچی و تازە و بەشیر و لە چەرداغلو و لە گومەتە و لەو شوێنانەیە لە تۆبزاوا و لەو شوێنانە ئەو هێزانیان هەبوو لە گوندەکانی خۆیانە لە دیهاتەکانی و شوێنەکان و مقەڕاتی خۆیان ئەم هێزانە چەک و تەقەمەنی و دامیان لەلایەنی تورکیاوە بۆ کراوە و کاتە حکوومەتی هەرێمیش ئاگای لەوە هەبوو حکوومەتی مەرکەزیش ئاگادار بوو لەوە تەمەنەوان هەندێکیان چوونەتە تورکیا لە تورکیا پیان کراوە لیوە فۆشت و ڕاهێنانیان پێکراوە نەک توروکمانێگەم قسێ بکەمە ئەندام پەرلەمانەکانی تورکیا ئەمە وەزیرەکانی تورکیا ئەمە بەرپرسەکانی تورکیا چەندجار تەسریحی لەوە خراپتری شەدەن باسی شوێنی تریشەکە نەوەکو تورکیا ڕاستە ئەوان نەک بەس لە ناو کەرکووکە لە پردێ لە دبز لە دووسخورماتوو لە ناو کەرکووکە چەندجار و کێشە و مەشاکیلانیان هەبووە لەسەر هەڵدانی ئاڵای تورکیا لەسەر نووسینی دیوارەکان ئەوانیان باشکرا هەیە خۆ بە دزیوە نیانە تەسلیحاتانە ئەمە تەسلیحاتی قوتابیەک یاخۆ چەند کەسێک نییە ئەمەتەوە بەرپرسەکانی تورکیا باشکرا ئەوان باسی ئەواکەن کە کەرکووک شاری توروکمانیە طبعا تاسیری هەیە چۆن تۆ دەوڵەتێکە بەم شێوەیە پشگیری نەتەوەیەکی تر خەڵکێکی ترەکا بۆ شێوێ تەسلیحێکی وادا دەور و تاسیری خۆی هەیە حیزبە سیاسیەکان بە تایبەتی پارتیوێکێتی لەگەڵ هەموو حیزبەکانی ترا کۆ ببنەوە کۆبوونەوەیەکی ڕاستی نەک وەکو ئێستا کە بەش حەو مانگە نەیانتوانیوە کۆ ببنەوە
کۆبوونەوەکە هەموو حیزبەکانی تیاابێ بەڕاستی دەست بخەنە ناو دەستیەکەەوە کێشە مەشاکیلەکانیان لابەرن نێن لەسەرەوە دابنیشتنەوە لە ژێرەوە یەکی 100 پەیج و ئاکاوتن و نادانم چیان دروست کردووە بۆ قسەیەک بە یەکتری و تونوشکاردنی یەکتری و دەستێکەڵکردن لەگەڵ وڵات و خەڵکی ترە ئەبێ واز دەم مەسەلانەیە بێنن بەڕاستی بیر و شتێک دروست بکەن وەکو کۆنگرەیەکی نەتەوەی شتێکی لەو شێوەیە هەبێ هەمویان هەموو کورد لە دەوری ئەو کۆنگرەیە کۆ ببێتەوە بەڕاستی بڕیا لەوێنە بدرێ دەستیانە دەستی یەکا بێ ئەمە ئەگەر پارتی و یەکێتی یەک بن چۆن لە ساڵی 91 بە بەیانێکی ئەو کاتەی بەری کوردستانی هەموو میلەتی کورد لە ماوەیەکی زۆر کە ماتوانیان محافەزەکانی هەولێر و سلێمانی و دهۆک ئازاد بکەن دوایی هێزی بەری کوردستانی پێشمەرگەش هابوو بە هەوێنی ڕاپەڕینەکە ئێستاش ئەگەر پارتی و یەکێتی بە تایبەتی و ئەمجار حیزبەکانی تریش نابێ هیچ کەسێک پشتگوێ بخرێت لە مەسەلەیە هەمویان کۆ بکرێنەوە بە پەیامێکیان هەبێ بۆ خەڵکی کەرکووک بڕوا بکە هەر گەنجی کەرکووک ئەتوانن خۆیان ئەوەی کە مەبەستیانە ئەوەی کە خەڵک مەبەستێتی بۆ کەرکووک جێبەجێ بکرێت بەڵام ئەمە خۆزگا ببوایە